قەیرانی غاز لە هەرێمی کوردستان درێژەی هەیە و ڕۆژانە لە بەردەم دوکانەکانی پڕکردنەوەی غازی ماڵان سەدان هاوڵاتی بە ئومێدی دەستکەوتنی غاز بتڵەکانیان ڕیز دەکەن. ئەمەی دەیبینن سەرەگرتنی هاوڵاتیانە بۆ دەستکەوتنی بتڵێ غاز. هەندێکیان لە کاتژمێر 6 سەر لە بەیانی سەری گرتووە، دەڵێن گوایە پیان وتون لێرە غاز دابەش دەکرێت. بەڵام پاش چەندین کاتژمێرمانەوە لە بەردەم سەرماوسۆڵەی زستان زۆرینەیان بە بێئومێدی بتڵەکانیان هەڵگرت و بەدەستی خاڵی و بە بتڵی بێغازەوە بەرەو ماڵەوە گەڕانەوە. بجا چارچیە ئێمە باجەکەدین ئەرە وڵاتە لە بەیانی و خەڵک چەند شوێنە گەڕاوین غاز نییە. ئێستا خەڵکە بە حساب لێرە غاز وەرەگرێ هەر بۆ خۆی لە بەرەو سەرمایە وەسا و چارچیە. لەکەیەوە سەرگیراوە لێرە؟ وڵای منەوە دەوری ساعتێکە بێ هاتوو مەزی دوو سێ شوێنی تریش گەڕام غاز هەر نەبوو. حتا لێرە لە دوکانەکانیش نییە. بەخوا ئەم دوو هەفتە نازانم هەموو قەراوە ئەو ساعت حەوت پرسیارەکەم بۆ ئێستا غازی نییە. وەرتە لە فامیلی ماڵ هەیە ڕۆشتە لە فامیلی ماڵ 200 قنینە فرۆشتە و تەوا بوو. ئەوەتە ئەوە نازانم چییە مەسەلە. دێنێرەوەڵەن نەماوە. ئارەوە نەما. سەرۆکی لیژنەی وزە و پیشەسازی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت کێشەکان چارەسەر بووە و دابشکردنی غاز لەم ڕۆژانە دەست پێ دەکاتەوە. لە ئێستادا ئەوەی کە ئێستا قسەت بۆکەم هیچ گرفتێک نەماوە ڕۆژانە ئەو ڕێژەیە کە بۆ ناوچەکان بە بەردەوامی لە ئێستا دوادیەوە ماوەی 3 ڕۆژە نزیکەی 45 تەنکە غاز تەنها بۆ سلێمانی هاتووە بۆ پارێزگای هەولێر و دووەکیش پێچێت لەو ڕێژەیە زۆر زیاتری شو بێت و ئەم ژمارانەش بۆن من هەر تەنکەرێکی غاز نزیکەی 20 تەن غازە و بەشی تەواوی پێداویستی وڵاتیانەکە وەکو ڕۆژانی ڕابردوو کە غەیران نەبووە. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش هۆشداری لە هێنانی هێز لە هەولێرەوە بۆ کێڵگەی غازی کۆرمۆر دەدات و دەڵێت هێنانی هێز کێشەکان قوڵتر دەکاتەوە. نا من پێم وایە خۆمە جەبهە نییە، خۆمە جەبهە نیە و هێزێکی تر لە دەرەوەی هەرێمی کوردستان نهاتوە بەرامبەر لە ئێمە و لە کێڵگەی کۆرومۆری غازی کۆرومۆر گرت بێت. بۆیە من پێم وانێ پێویست بە هیچ جۆرە هێزێ بکەوە ئێوارەش بەڕێوەبەری ناحی قادرکەرەم کە لە سنووری کۆرومۆرای ڕایگەیان کە هیچ کێشەیەک لەو سنوورە نییە تاوەکو هێزی بۆ بێ. من پێم وانێ پێویست بە هیچ هێزێ بکات و ڕەنگە هێز حاڵەتەکان ڕەنگە پێم وانییە چارەسەرپا ڕەنگە ئیسیبزاز زۆرتر بکات لە ناوچەکە و مێدەکەن شتی وا ڕوونەدەن. لە ئێستادا دەستکەوتنی غاز بۆ هاوڵاتیان قورس بووە. غاز فرۆشەکان ناونووسی کڕیارە هەمیشەیەکانیان دەکەن تا لە ساتی دەستکەوتنی غاز سەرەتا بە ئەوانی بدەن. هەندێک فرۆشیاری غاز لیستی کڕیارەکانی 200 ماڵی تێپەڕاندووە. لە کۆتایی مانگیەکی ئەم ساڵەوە قەیرانی غاز ڕووی لە هاوڵاتیانی هەرێم کردووە و نەبوون و گرانی غاز بە شێوەیەکی بەرچاو پەرەی سند. بە جۆرێک لە هەندێک ناوچان نرخی 1 بتڵ غاز گەشتە 25,000 دینار. ئەمەش بەرەنجامی ململانەی کۆمپانیا حیزبیەکان و بەرژەوەندی و تەماحی بەرپرسە بازرگانەکانی هەرێمی کوردستانە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.